الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بپشتوانی خوای گەورە چەند حەدیثێک باس دەکەین سەبارەت بەو کەسانی کە خوای گەورە مناڵیان پێ ئەدا و مناڵیان لێ ئەسێنێتەوە. ئێمە کە خوای گەورە مناڵی پێمان بەخشی بێگومان خوای گەورە مناڵەکانمان زۆر جار لێ دەسێنێتەوە بە چاوی خۆمان و دەمرن. کاتێک کە خوای گەورە ماڵت پێ دەبەخشێ ماڵت لێ دەسێنێتەوە. ئەمە شتێکی ئاساییە. خوای گەورە بە هەموو شتێک تاقی دەکاتەوە، بە خۆشی بە ناخۆشی. ئەبێ ئینسان سوپاسی خوا بکە و سەبر بگرێت سەر ناخۆشیەکان. سەحابەیەکە بوو هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، مناڵێکی پێ بوو، هەموو جارە دەهات منداڵەکەی لەگەڵا بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی فەرموو مناڵەکەت خۆشەوێ؟ فەرمووی بەڵێ زۆرم خۆشەوێ. دوایی پیاوەکە بزر بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاری کرد فڵان کەس بۆ دیار نەیەسە لە مەجلیسەکان؟ وتیان ئەو کوڕەی کە لەگەڵیا بوو، ئەو منداڵەی کە لەگەڵیا بوو مرد، زۆر بێتاقەتە لە ماڵەوەیە، وەک جاران ناگەڕێت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی کرد، فەرمووی ئەی فڵان کەس، ئەم دوو شتە هەیە، دوو شت هەیە، کامیانت پێ خۆشە؟ پێت خۆشە مناڵەکەت گەورە بوایە و لەگەڵ تا بژیایە، لەگەڵ خۆتا بوایە، یا ئەوەت پێ خۆشە لە ڕۆژی قیامەتا بڕۆیتە بەردەم هەر دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت مناڵەکە دەرگاکەت بۆ بکاتەوە؟ بڵێ باوەگیان دایەگیان وەرە ژوورەوە. ئەڵێ وتمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەڵای ئەوەم پێ خۆشترە من لە ڕۆژی قیامەتا بچمە بەردەم هەر دەرگایە لە دەرگاکانی بەهەشت مناڵەکەم دەرگاکەم بۆ بکاتەوە. فەرمی ئەوە بۆ تۆیە؟ فەرمی بەس بۆ من؟ فەرمی نەخێر، بۆ هەموو ئومەتەکەی منە. جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمی مناڵەکانی ئێوە دایک و باوکەکان کاتێک کە مناڵەکانتان پێش بالغ بوون دەمرێت، ئەفەرمی کەسێک لە ئێوە کاتێک کە مناڵەکەی مردووە لە ڕۆژی قیامەتە ئەو منداڵە دەکاتە دایک و باوکی خۆی، دەستی دەگرێ، دەستی دایک و باوکی دەگرێ، دەفەرمێ خوایە ناچمە بەهەشتەوە تا دایک و باوکم گەڕانێتە بەهەشتەوە. خوای گەورە بەهۆی ئەوەوە کە ئەم ئینسانە منداڵێ، دوو منداڵ، سێ منداڵی مردووە پێش بالغ بوون، واتە پێشوەی کە بالغ بێ، خوای پەروەردگار ئەو دایک و باوکە دەخاتە بەهەشتەوە. حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیث صحیحدا دەفەرمێ هەر کەسێک سێ منداڵی بمرێ پێش بالغ بوون، ئەم ئینسانە سەبر بگرێ، سپاسی خوا بکە لەسەری، ئیلا خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەکات. وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی ئەگەر کەسێک دوو منداڵی بمرێت؟ فەرمی ئەگەر دوو منداڵیش بێ. جا بۆی کۆمەڵی حەدیث زۆرمان بۆ هاتووە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەومان بۆ دەکات. هەر دایکێک باوکێک دوو منداڵ، سێ منداڵ یا زیاتری بمرێت، هۆکارێکن بۆی خوای گەورە بەهەشتی بۆ واجب بکە لە حەدیث صحیح هاتووە، و خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاری کە و بیخاتە بەهەشتەوە. جا بۆی ئینشاءڵڵا و کەسانی کە منداڵیان مردووە یا منداڵیان دەمرێ دڵنیابن لە ڕۆژی قیامەتا منداڵەکانتان پێیان شاد دەبنەوە بە ئیزنی خوا، ئەوان بەهەشتین ئینشاءڵڵا، گومانێکیان نییە. بەڵام ئێمەش هەوڵدێن بەهەشتی بین بۆی ئەو منداڵانەی کە لە پێش خۆمان و ڕەتمان کردەوە بە ئیزنی خوا لە قیامەت پێیان شاد بینە و پێیان بگەین ئینشاءڵڵا. جاگە لە دنیادا خوا بناسین، خوا ناز بین، ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتا ڕۆژی ئاشتبوونەوەی، ڕۆژی بە شادی و شادبوونەوەی دایک و باوک و منداڵەکانە، ڕۆژی شادبوونەوەی لەگەڵ هەموو خەڵکیە، ئەوەی کە کەسوکاری خۆتە، ئەو کەسوکاری کە خۆت بینیوتە یا نەتبینیوە. جارێ باسی کەسێکت بۆکەن باپیرەتە، باپیری باوکتە، تۆ نەتبینیوە، بەڵام ئەگەر بەهەشتی بین ئینشاءڵڵا هەر هەموو کەسێ بینی. لە هەمووی خۆشترەوەی کە لە بەهەشتا تۆ بەبینینی خوای گەورە شادەوی، بە چاوەکانی خۆت تێر تەماشای خوای پەروەردگار دەکەی. 124,000 پێغەمبەری سەلامی خوایان لەسەر لە قیامەت هەر هەمویان دەبینیت. ئەوە شتێکە لە بەهەشتا لە دنیا نییە، تۆ هەموو پێغەمبەران دەبینی سەلامی خوایان لەسەر، هەموو پیاو چاکان دەبینی. جا بۆی ئینشاءڵڵا هەر کەسێک لە ئێمە سەبر بگرێ سەرەوەی کە منداڵەکەی مردووە. حتا لە حەدیثێکی صحیحدا هاتووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم کاتێک کە خوای گەورە فەرمانەکە بە مەلایکە دەفەرمێ ڕۆحی فڵان کەس بکێشن، ئەوانیش ڕۆحی دەکێشن، دەگەڕێنەوە بۆ خزمەتی خوای گەورە. خوای گەورە دەفەرمێ ڕۆحی فڵان عەبدی منتان کێشا، کوڕی فڵان کەس، دەڵێن بەڵێ. خوای گەورە عالمە، دەفەرمێ ئەو عەبدەی من کاتێک کە منداڵەکەی مرد چی وت؟ ئەفەرمون خوایە گیان سپاسی تۆی کرد، وتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون، الحەمدولله.
خوا گەورە دەفەرمێ ئەم عەبدەی من مادەم منداڵەکەی مرد گەورە بێ یا بچووک بێ مادەم سپاسی منی کرد ئێوە لە بەهەشتا ئەی مەلایکە قەسرێکی بۆ دروستکەن ناوی برێن قەسری سپاس لە مقابلی ئەوەی تەنها سپاسی خوای کردووە کۆشکێکی بۆ دروستەکرێ ئەمە کۆشکی سپاسە ئەمە ئەو کۆشکەیە بە تۆ بەخشرێ لەبەرەوەی کە تۆ سپاسی خوات کرد لەسەر مندیری مناڵەکەت جا ئینشاءڵڵا تۆ مەڵێ منداڵێکم بردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکان بە سەحابەکانی فەرموو باشە خۆمان پێڵێن نەزۆک ئەو کەسێک کە منداڵی نابێ فەرمی نەزۆک کێیە وتیان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەزۆکەوەی کە منداڵی نابێ یا مناڵی بۆ نامێنێ فەرمی نەخێر ئەو کەسێک کە مناڵ پێش ناکە بۆ قیامەتی خۆ ئەو کەسە نەزۆکە ئەوە منداڵی نییە کە منداڵ بۆ قیامەتی خۆی پێش ناکە پێش خۆی جا بۆ ئەو کەسێک کە منداڵی دەمرێ ئینشاءڵڵا بە ئیزنی خوا لە قیامەت پیشا دەبێتەوە دڵخۆشە بێ و ئینشاءڵڵا دەستی دەگرن دەستی دایک و باوکی دەگرن بۆ بەهەشتی خوا ئەو کاتە دایک و باوکان دڵخۆشە بنەوەی کە الحەمدلله مناڵەکەمان مرد ئەمڕۆ پاداشتەکەیمان وەرگرت ئەمڕۆ لە ناخۆشیەکانی قیامەت ڕزگارمانی کرد بۆ ئینشاءڵڵا با ئێمەش کاتێک کە مناڵەکانمان دەمریا تووشی هەر ناخۆشیێک دەبین سپاسی خوا بکەین الحەمدلله خوای گەورە تووشی ناخۆشی ناڕەحەتیمان دەکات تاقیمان دەکاتەوە بەڵام گرنگ ئەوە نییە ئینسان زەرەری دنیای بکە گرنگ وەیە قیامەتی نەدۆڕێنێ ئینسان هەر خەم و خەفەتێ خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم هەر خەم و خەفەتێک کە تووشی ئینسانە بێ ئەگە سپاسی خوا بکات لەسەری دەبێتە کەفارەی گوناهەکانی هەموو ساتەکانی ژیانت پڕە لە ناخۆشی و ئینشاءڵڵا دەبێتە کەفارەتی گوناهە زۆرەکانمان با ئێمەش بەردەوام سپاسی خوا بکەین یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی یا ڕەبی خوایە لەو کەسانەمان بگێڕی کە لە ڕۆژی قیامەتە بۆ بەهەشتی تۆ دەچین خوای گیان لە ئاگری دۆزەخ بە دوورمان کەی مناڵەکانمان کە دەمرمی کە لە توێشوێ بۆ قیامەتمان خوای گیان لە دەرد و بەڵاو لە شەڕی حەسوود و خەڵکی خراپمان پارێزی ئاخرمان بەخێر بگێڕی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين